خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین سیناریۆی جیاجیا لەسەر شاشەکان نیشانی خەڵکە درێ بەڵام لە پشتی پەردەوە شتیترە گوزەرێ مقتەدا سەدر 75 یاخود 74 کورسی بۆچێ چۆڵ کرد چی ڕوئەدا ئایا بژاردەکانی بەردەم پرۆسی سیاسی عێراق کامانن باز لەوە کرێ لە 12 تەمووزەوە بۆ 7 تەمووز کە بەشێکی بەڕۆژانی جەژنی قوربانەکەوێت وەزارەتی نەوت یاخود لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراالیەوە کۆمەڵێک بڕیاری قورس بەرامبەر هەرێمی کوردستانە درێت مقتەدا سەدر بەرامبەر پرۆسی سیاسی عێراق هەنگاو و جوڵەکانی چی دەبێت کورد لە ناوخۆیدا چی ئەڵێت و لە بەغدا چی ئەڵێت هەموو ئەوانەی کە کەمتر تۆ لەسەر شاشە گوێبیستی بوویت و بینیوتە ئێمەم شەو لە پانۆراما لە ڕێگەی بەڕێز ستەم کامل مامۆستای جانکۆ هاوکات ئەندامی جڤاتی نیشتیمانی گۆڕان زوتنەوەی گۆڕان تاوتوێەکەیت کاکستم بەخێر بێت سپاس کاکزانە سپاس هەڵبەتە من ئەمەوێت لەو دیدارەی خۆتان کە وەکو نخبەیەک سەردانی بەغدا و نەجەفتان کردو کۆمەڵێک لایانی سیاسیتان بینیوە ڕوئایەکی تر چی هەیە لەبارەیەوە ئەوەی کە بینیتان لەگەڵ ئەو واقعی لە مێدیا هەرێمی کوردستانە باسەکرێت ئامانجی سەردانەکە بۆ ئەوە بوو کە لە کاتێکا کە کێشاکەوێتە ناو نخبەی سیاسیەوە یاخود ئەم واقعی عێراق و کوردستانیش بەو جۆرەیە کە کێشەکانی ناو حیزبی سیاسی یان کێشەکانی نێوان نخبەی سیاسی تەحویل لەبێ بۆ کێشەی کۆمەڵایەتی و کۆمەلگاکەوە لێکەوتەی لەسەر دامەزراوەکانی ناو حکومەتی شەبێ ئامانجی سەردانەکە ئەوە بوو کە بە شاندێک یاخود لاینێک خەتێک لە گفتوگۆ حیوار بدۆزرێتەوە بۆی کە باشتر بتوانین لە طرفی بەرامبەری شتێ بگەینەوە لەو لە واقعی حاڵی یان لە قوڵایی هاوکێشە بەشێک لە قوڵایی هاوکێشە سیاسەکانی عێراقی شتێ بگەین ئەوەی کە گرنگە بەڕاستی چەند تەوەرێکە ئەتوانین وادا بەشی بکەین سەرەتا لە مەسلەی ئەم کشانەوە ئەم جوڵانەی مقتەدا سەدرەوە دەست پێ بکەین بەڵێ مقتەدا سەدر یاریزانێکی چالاکە وەژیرە و لەو یاریزاناچێک کە دەستەکەی وا بە ئاسانی ناخوێنرێتەوە ینی لەو یاریزاناچێک کە لە کاتی یاریەکەیە دەستەکانی وا بە ئاسانی ناخوێنرێتەوە جا لە دوای جوڵەکانی زۆر جار فترێکی پێچێت تاوەکەوەی ئینسان باشتر بتوانێت بەڵێ نقطەکانی بۆ کۆنێکت بکە بنووسێنێ بەیەکەوە لەم نێوەندەشە وتەی فەیلسوفێکێ زۆر سەرنجڕاکێشە کە ئەڵێ باڵەکانی خودای حکمت باڵەکانی کاتەوە لە کاتی خۆر ئاوابوون و نیشتنەوەی تەپوتۆزەکەیە جا ئێستا دوای دەمانگێک نزیکی دەمانگێک تقریبان تۆزێک تەپوتۆزەکە لە عملی سیاسی لە عێراقا نیشتۆتەوە ئەوەی پەیوەستە بە بەڕێز مقتەدا سەدرەوە ئەوەیە کە لە سەرەتای پێکەنانی ئەم هاوپەیمانەتی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سونەکانە کردوێتی وا ئەخوێنرێتەوە کە بۆ تاکتیکی سیاسی بووە هەموو گوتاری حکومەتێکی زۆرینە حکومەتێکی نیشتیمانی زۆرینە جۆرێک بۆ لەو گەمە سیاسیەی کە مقتەدا سەدر ژیرانە لە ماوەی ڕابردووە کردوێتی و توانوێتی زیمامی ئومور پەتی هاوکێشە سیاسەکانی عێراق لە دەستی خۆیان بهێڵێتەوە کاتێککە ئەمە ئەڵێ مەبەستمەوەیە کە مقتەدا سەدر ژیرانە مامەڵە لەگەڵ پرسی حکومەتاکە لە بەشێک ئاستی حکومەتە هەیە بە سەفیر و وەزیر و پۆستی باڵا بەشداریەکە بەڵام وەجهی یەکەمی حکومەتەکە ناگرێتە دەست شکۆی بە تعبیرێکی تر شکۆی مقتەدا سەدر یان شکۆ و سەحری مقتەدا سەدر لەوەیە کە ڕاستەوخۆ حکومەتی نەگرتوۆتە دەست هەر کاتێک بۆ 2 ساڵ بۆ 4 ساڵ حکومەت بەڕاستەوخۆیی بگرێتە دەست شکۆی ڕەنگە بۆ بەشێک لە لایەنگران و دەنگدەرانی بەتاڵ بێتەوە ئەمە بۆ لەبەرەوەی واقعی حاڵی عێراق بە جۆرێکە کە بەردەوام بەردەوام واقعی دامەزراوەکانی حکومڕانی بەر دەوڵەتی قوڵە کرێوە لەم نێوەندەشە مەسلەی چاکسازیکردن و سەرڕێگەخستنی پرۆژەیەکی نیشتیمانسازی قورس و ئاڵۆزە بە دیوەیەکی ترە مقتەدا سەدر لەم کشانەوەی لە عملی سیاسی چەند ئامانجێکی تری پێکاوە یەکێک لەوانە لە سەروبەندی ئەعلانکردنی نەتیجەی هەڵبژارنەکانە ئیتاری تەنسیقی گوتارێکیان سەر ڕێگە خستە بوویان گوتارێکیانە بڕبەڕێەوە کە باسی ئەویانە کرد کە تەزویرێکی زۆر کراوە بەمە مقتەدا سەدر کاتێک ئێستا ئەوان مثلەن زیمامی هاوکێشەکانیان گرتوۆتە دەست بەمە احراجێکی زۆریان بۆ دروستە بێ کە ماوەیەک پێشەسە ئەوان باسی مەسلەی تەزویریانە کرد ئێستا ئەوان خۆیان تەکلیفن بۆی کە حکومەت تەشکیل بکەن پاشان خاڵێکی تر کە جێگەی تێبینیە ئەوەیە کە مقتەدا سەدرەوێ حکومەتێکی لاواز تەشکیل ببێ بۆ ئەوەی دواتر بتوانێت بە ئاسانی
دژی بوەستێتەوە لەم نێوەندەیە چەند جوڵەیەکی هەیە کە جێگای تێڕامان و سەرنجە یەکێک لەوانە بەهێزکردنی تیمی سوۆشال میدیا و تیمی مێدیای خۆیەتی وەرگرتنی کۆمەڵی خەڵکی زۆرە لە سەرایە سەلام هەروەها کشانەوەیەتی لە پەرلەمان هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە ڕەنگە لە ماوەکانی داهاتووە عملی سیاسی لە عێراقا تەسعید ببێ ئێمە لە بەردەم دوو سیناریۆین سیناریۆ یەکەم مەسەلەی تەشکیلکردنی حکوومەتێکی لاوازە کە ئەمەش ڕەنگە نەتیجەکەی یان تەمەنی زۆر درێژ نەبێت کاکزانە لەبەرەوەی ئەم حکوومەتەی ئێستا یاخود ئەم ئەمەلێ سیاسی ئێستا هەیە بەرهەمی خۆپشاندانەکانی تشرینی 2009 تشرینەکانی 2009یان ئەو خۆپشاندانانە یەکێکە لەو گەیم چێنجەرانە لەو نقطانەی کە تحولە لە عملی سیاسی لە عێراقەوە بۆ چەند ساڵێکی تریش لێکەوتەیە بێت لەسەر ساحە سیاسەکە ئەو هەڵبژارنە یان ئەو هەڵبژارنەی کە لە ئێستاە هەبوو ئەم نەتیجەی ئێستا هەیە بەرهەمی هەڵبژارنی پێشوەختە هەڵبژارنی پێشوەختیش بەرهەمی نادادی و گەندەڵی و نایەکسانی و سەروەرنەبوونی یاسایە ئەم بارودۆخە ئێستاش ماوەتەوە ئێمە لە بەردەم ئەوەیان کە ئەگەر حکوومەتێکی لاواز تەشکیل ببێ سەدرەکان وەکو باسم کرد بەو شێوەیە کە سەدرەکان لە هەندێک ژمگەی دەسەڵاتە هەن بەڵام ئەگەر ڕاستەوخۆ بە وەزیری سیادی و بە وەزیرەکان بەشداری نەکەن ئێمە لە بەردەم حکوومەتێکی لاوازابین ئەم حکوومەتە ئاسان شەقامی لە دژ ئەجوڵێنرێەوە ئاسان ئەتوان لێ بخرێ حاڵەت یەکەمەوە حکوومەتێکی لاواز تەشکیلە بێت سیناریۆی دووەمەوەیە کە ئێمە بەرەو هەڵبژاردنێکی پێشوەختە لە عێراقا جارێکی تر بڕۆین بۆیە کاتێک کە بەشداری خەڵک خۆمان نەزانین لەم هەڵبژاردنەی کۆتایە بەشداری خەڵک ئەجگار کەم بووە ینی ئەو نیزبانە ئەو ڕێژەی کە باسەکرێوەکو ڕێژەی فەرمی لە ئەرزی واقعی ئاوانین بێ ئومێدیەکی زۆر لە قیادەی سیاسی لە عێراقن ئەو جیلەی لە دوای 2023 لە عێراقا گەورە بووە کۆمەڵە خەڵکانێکن کە تاریخی سەدام و کوشتوبڕووی سەدام لای ئەو مێژوویەکی دوورە ئەم جیلە ئێستا پێگەشتووە چۆتە زانکۆ ژیانی ئەوێ پێویستی بەوەیە کە تەعین ببێ پێویستی بە خزمەت گوزاریە لەبەر ئەم حاڵەتانە کە ئێمە لە بەردەم ئەوەیان کە تاوەکو دێت نخبەی سیاسی لە عێراق خەڵکێک متمانەی پێکەمە بێ وەکو باسم کرد شکۆی مقتەدا سەدریش یان سەحری مقتەدا سەدریش لەوایە کە بەشداری ئەو حکوومەتەی بەڕاستەوخۆوەکو ئێستا لەوەیە چی دەستەکەوێت کاکستم مەسەلەن ئەو کشانەوەیە چی دەستەکەوێت کە پێشتر وەرەقەی پێکەنانی حکوومەت لای ئەو بوو گەیشتە نەتیجەیە کە بە تەواوەتی ناتوانێت حکوومەت پێک بێنێ و نەویست لە یارە دۆڕاوەکە بەشدار بێ و ئەوێت چیتر بەدەست بێنێ چی دەستەکەوێت لەمەیە لەسەر سێ ئاست یاریەکات ئاستی یەکەم ئاستی شەقامە یاریکردنە بە عاتیفە و ڕە و بیری خەڵک لەمایە بەڕاستی بە باشی دڵی خەڵکی بردوێتەوە لایەنیکەم لایەنگرەکانی خۆی بە باشی ئەتوانێ دڵی ئەوان ڕابگرێەوە جۆری لایەنگرەکانی بە تیاری سەدریش بۆ جۆرەیە کە بیرکردنەوەی ڕخنەی و ئەو شتانەی تیانە کە بەڕێز مقتەدا سەدر وتی ڕاست چەپ و خەڵکیش دوای گوتار و تویتەکانیەکەوێ ئەمە دیوێکێتی کە لەسەر ئاستی شەقام یاریەکەی بە باشی کردووە دیوێکی تری هەیە کە پەیوەندی بە یاریناو عملیە سیاسەکەەوە هەیە ڕاستە لە دەرەوەیە بەڵام هەر کاتێک جوڵەیەک یاخود هەنگاوێک ئیتاری تەنسیقی ئەچێتە پێشەوە ئەمە توانێت عقلەی بۆ دروست بکات و فشار بکات و جۆرێک لە ترس و ڕعبی دروست کردووە لە ناو بەغا و لە ناو نەجەفاکە بەردەوام حەزەرێکی زۆر لە جوڵە و لە تویتەکانی مقتەدا سەدر هەیە ئاستی سێهەم ئەو ئاستە ئەو یاریەیە کە لەگەڵ دەوڵەتی قوڵ و لەگەڵ هاوکێشە هەرێمیەکانە ئەیکە ئەلەمایانە بەڕاستی کاتێک ئەڵێم تاوەکو ئێستا ژیرانە مەسەلەن دڵی خەڵکی ئیدارەیەوە من نازانم گەرنتی هەڵبژارنی داهاتوو ئایا هەمان کورسی ئەپارێزە یاخود ناچونکە لەو کاتەیە بەر معادلەی ئیقلیمی و بەر معادلەی دەوڵەتی قوڵەکەوێت بەڵام تاوەکو ئێستا توانیوێتی باش ئیدارەی لایەنگرەکانی خۆی بە و عرقەلەش دروستکە بۆ تەرەفی بەرامبەر بۆ نمونە ئەو هەوڵانەی لەم کۆتایە لە ناو ئیتاری تەنسیقی هەبوون بۆ ئەوەی کە دەنگ بدرێت بە یەکێک لە کاندیدەکانی سەرۆک کۆمار ئەو بە تویتێک کە کاندیدی ئێستای سەرۆک کۆمار کاندیدی یەکێتی نیشتیمانی تاوەندبار کرد بۆەوەی کە ئیمزای لەسەر یاسای ئاسایکردنەوەی پەیوەندەکان بۆی لە شەقام هەم یارێکە بۆ دەغدەغەکردن و جوڵاندنی هەستی شەقامە هەم بۆ شەکە زەختێکیش لە فشارێکیش لە ئیتاری تەنسیقیەکە بۆیە ئەو جوڵانە بۆ ئاراستەیە ئەخوێنرێتەوە ئەمە بۆ معنایە ناڵم کە ئەو نوێنەری ڕاستەقینەی شەقامە کاتێککە تۆ سەیری ئەوەکەی مەسەلەن ئەبینیت بۆ نمونە ئێمە نەجەف و بەغامان بینی بەشێک لە کوچە و کۆڵانەکانی ئەو شارە بەڕاستی ڕەنگە هاوڵاتیەک لە نەجەف لە بەغا
گرفتی ئەوەی نەبێت کە ئایا عێراق دەوڵەت پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کاتەوە یا ئاسایی ناکاتەوە ڕەنگە لەمە هەر تێنەگات ئەوەی لای هاوڵاتیە گرنگە مەسلەی خزمەت گوزاریە مەسلەی چاکسازیە مەسلەی کەمکردنەوەی گەندەڵیە بۆیە زۆر جار کە سەیری دیسکۆرس و گوتاری سیاسی نخبە سیاسیەکەکەی بەڕاستی شەڕێکی بەحتە لەسەر دەسەڵات و ئەو دەسەڵاتش لە پێناو خۆیان و پۆست و پلەکانیانە ئەوەی کە نزیکترین شەخامانیە نزیکترین سیناریۆ بۆ ئەوەی مقتەدا سەدر چاوەڕێکە یان لایەنگرانی سەدر چاوەڕێکە یان ئەوانەی لە پشتی سەدرەوە چاوەڕێکن چییە بۆ عێراق مەسەلەن نزیکترین و واقعترین سیناریۆ کە ڕوو ئەدات ڕەنگە هەوڵەکانی پێکەنانی حکومت بۆ چەند مانگی داهاتوو بەردەوام بێت کە ئایا ئیتاڵی تەنسیقی ئەتوانێت ئەمە بەشێکی دووەمە بێت پرسیارە لێ بکەم چکە تارە تەنسیقی شت بینیوە بەڵام ئەوەی کە خوێندنەوەی خۆتت بۆی هەیە کە ئایا بەڕاستی مەسەلەن ئەو سیناریۆیانەی کە مقتەدا سەدر ئینجا لە نزیک مەودا بێیان لە دوور مەودا بێت چین کە چاوەڕێکەوە ئەوێ بەدەست ینی لە عێراق ڕوو بدەن ئەو ڕەنگە لە هەردوو حاڵەتەکە بتوانێت کەم تا زۆر بەبراوی لی دەرچێت ئەگەر حکومەتێک تەشکیل کرێ بەبێ ئەو حکومەتێکی لاوازە بێ هەموو هەوڵی خۆی ئەیا بۆەوەی کە بیخات و ئەگەر هەستیش بکە عملیە سیاسەکە لە عێراق ئەتوانێت و بەرژەوەندی لەوەیە کە هەڵبژاردنێکی پێشوەخت لە عێراق بکرێتەوە ڕەنگە جارێکی تر هەڵبژاردنێکی پێشوەخت لە عێراق بکرێتەوە بەڵام ئەمە کاکەزانە پەیوەندی بە هاوکێشە و معادلەکانی دەوروبەری خۆشمانەوە هەیە کە بیرمان نەچێت لە مانگی حوتە هەر لەم مانگەیە بایدن سەردانی سعودیاکە و لەم ماوەی ڕابردووشە مستەفا کازمی سەردانی سعودی و ئێرانی کردو بۆ هەندێک ناوەنگیری و ئەو سەردانەی کە بایدن بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاستێکە ڕەنگە هەندێک ڕووداوی تر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بێنێ بە دوای خۆیان بۆیە لە بەرچاوگرتنی ئەو سیناریۆیانە ڕەنگە پێکێنانی حکوومەتی عراقی چەند مانگێکی تر تاخیر بێ بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە مقتەدا سەدر ڕەنگە دەست پێشخەری و پلانی خۆی هەبێ بۆ ئەو بابەتە ئیتاری تەنسیقی ئەوانی کە بینی وچەن ئەوانەی کە تێگەیشتنیتەوە بۆیان چی بۆ مەسەلەن ئەوان هەر بە ڕەوتە کلاسیکەکەت ئەسنە پێشەوە تقریبا ئەو دانیشتانە لەگەڵ ئەوانە سێ تەوەری سەرەکی بابەتی گفتوگۆکانمان بوون مەسەلەی بڕیاری دادگای باڵا کە دەرکراوە دادگای باڵای فیدرالی مەسلەی ئەو گوتاری ڕقەی کەچی لە هەرێمی کوردستان تەرویجی پێدرێ و هەندێک لایەن کۆمنت و تەسریحاتی ئیستفزازیانە ئەیان و لە شارێعی عراقی بە جۆرێک لە ئیستفزازی سیاسی وەرەگیرێ و هەم بابەتی گەشتیاران کە لە بازگەکانی هەرێمی کوردستانە بە جۆرێک مامەڵیان لەگەڵاکرێ ئەوان وەکو جۆرێک لە هاوڵاتی وڵاتێک ئەیبینن بوو کاچێ بە وڵاتێکی تر تەنانە دێکێک لە یەکێک لە دانیشتەکانی ئیتاری تەنسیقیە بە ڕێزێک یەکێک بوو لە قیادەکانی حرەکەی نوجەبە باسیەوەی کەروتی بەخێر بێن بۆ وڵاتی دووەمتان وەکو تعلیقێک لەوەی کە ئێوە کا وڵاتەکانی عراقیان بۆ هەرێمی کوردستان بۆ جۆرە مامەڵیان لەگەڵاکەن لە بازگەوینەکانە نازانن لەوەی کە ئێمە خۆشمان ئەو معاناتەمان هەیە کاتێک لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە گەشتەکەین بە هەمان جۆر ئەو جۆرە مامەڵای ئەکەن بەڵام بگەڕێمەوە لای ئەو پرسیارەی جەناب مەسەلەی بڕیاری دادگای باڵای فیدرالی یەکێک بوو لە بابەتە ئەمە فۆکەسی گەورە بخینە سەرەوە بەڵام ئیتاری تەنسیقی تاڕوانینیان بەرامبەر پێکێنانی حکوومەت بۆ کۆی پرۆسی سیاسی عراق چییە؟ چەند ئاراستەیەکیان تیا هەیە هەندێکیان ڕایان وایە کە بە هەموو هەوڵێک بە هەموو نرخێک هەوڵ بن کە تیاری سەدری بێنەوە ناو عملی سیاسی چونکە لە سنگ و قورسایی ئەوان تێگەن و هەندێکی تریشان ڕەنگە خۆشحاڵ بن بەم کشانەوەی تیاری سەدری و بتوانن جێگەکانیان پڕ کردوونەتەوە ژمارەی کورسەکانیان زای کردو ڕەنگە جۆرێک لە خۆشحاڵی بۆ هەبێت کە بتوانن بەبێ مقتەدا سەدر حکومەت تەشکیل بکەن مامەڵەیەکی جیاواز لەگەڵ ئەو بابەتەکەن بەڵام ڕەنگە هێزەکانی هەرێمی کوردستانیش جۆرێک لە مامەڵەی پراگماتیکی و عملی لەگەڵ بابەتەکەی بکەن و بچنە ژێر ئەو هەوڵانی کە بۆ مەسلەی پێکەنانی حکوومەتی عراقی ئەدرێ باشە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی نیقاشە گەورەکەی لە هەرێمی کوردستان و باسیش لەوەکرم لە پێشەکەی وتم کە بەڕاستی قسەیەکی کە لە 12 تەمووزەوە بۆ 7 تەمووز لە ماوەی 5 ڕۆژە چەند قەرارێکی خێرا یەک بە دوایەکە نازانمەوە تا چەند دروستە و ڕوو ئەدا بەڵام بڕیارەکەی دادگای فیدرالی بابەتێکی سیاسیە دەستبادانێکی سیاسی هەرێمی کوردستان لانی کەم لانی دیاری هەرێمی کوردستان کە لە پشتی نەوتە سامی هەیە کە پارتی دموکراتی کوردستانە کامیانە مەسەلە ئەوی بۆ جەنابەت تحقیق بوو مەسەلەی ئەو بڕیارە هەر تەنها پرسێکی یاسایی و دەستوری نییە گەمەیەکی نێودوڵەتی و جیهانیشە و خەڵکی تریشی لە دەوروبەری خۆمانەوە لە پشتەوەیە
ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە و خۆشحاڵم کە بە وردی لەسەری هەڵوێستاکەین. یەکێک لەو مەسجە زۆر گرنگانەی کە بەلامەوە گرنگە کە هەم خەڵکی کوردستان و هەم سەرکردایەتی و کاستی سیاسیش لە هەرێمی کوردستان پێی بگات ئەوەیە کە ئەم بڕیارە لە عێراقا وای کردووە کە سیاسەکانیان متمانەیەکی زیاتریان بەخۆیان بێ لە کاتی گفتوگۆ و حیوارەکانیانە. هەروەها جیاوازیەکی ئەجگار گەورە لە پرسی ئیدارەدانی نەوت و غازا هەیە. لە هەرێمی کوردستان ئەم پرسە خەڵک وەکو بەشێک لە بەدبەختی وەکو خەڵک لە سەرچاوەیەکی بێنوچەیی و خراپی بژێوی و سەرکوتکردنی خۆی ئەیبینێ لە ڕووی ئابوووریەوە. خەڵک بە بڕیاری ئابووری سربەخۆ مەسلەی هەناردەکردنی نەوت لای خەڵکی کوردستان لە زاکیرەی دەستە جەمعی خەڵکی کوردستانە بڕیارێکە کە کەمکردنەوەی موچە و لێبڕینی موچە و نەدانی موچەی لێ بیرەخاتەوە. بەڵام بە پێچەوانەوە لە شارعی عێراقیە ئەم بڕیارە بووە بە کەرەستەیەکی تعبیەکردن و مۆبیلایزیشن و خەڵکی لێهان ئەدرێ. بە تعبیرێکی تر ئەم پرسە پشتگیری کۆمەڵگەی عێراقی و شەقامی عێراقی هەیە لە بەرامبەرە هەناردەکردنی نەوت و نەبوونی شەفافێت و ئیدارەدانی مەلەفی لەوت لە کوردستانە بەو پڕکێشەیەی پشتگیری خەڵکی نییە. هەر قەرارێکیش هەر بڕیارێکیش هەر سیاست و پۆڵەسیەکیش کە پشتگیری خەڵکی لە پشت بێت سەرکەوتووە بێ. ئەمە وەکو ئەوە نییە کە قیادەی سیاسی وا بیخوێنێتەوە کە ڕەنگە لە ماوە کورتە یاخود لە چەند مانگی داهاتوو چەند ساڵی داهاتووە چەند ساڵێکی کەمی داهاتووە بتوانێت بە معادلاتی سیاسی بە باڵانسی هێز ئیدارەی ئەم یان ڕێگری بکە لە جێبەجێنەکردنی ئەم بڕیارە. بەڵام ئەم بڕیارە کاتێک کە ئەبێ بە ڕای شەقام لە هەڵبژاردننی داهاتوی عێراقا وردە ئەبێ بەبێکێک لە کەرەستەکانی بانگەشەکردن وردە جیلێک لە سیاسی و پەرلەمانتار دروستە بێت لە پەرلەمانی عێراقا کە ناتوانێت دژی ئەم بڕیارە بوەستێتەوە یاخود مساومەی لەسەر بکات. ئێستا چۆن سەیریەکەن؟ ئێستا لای ئەوان بڕیارێکی دەستوری و یاسایە. هەڵبەت مەسلەی گوتاری دەستوری لە هەردوو لا هەیە، چ لە هەرێمی کوردستان چ لە عێراقیش، بەڵام هەردوو لا ڕاز ناکەن لە مەسلەی دەستورە. دەستور و مافی بۆ گوتاری دەستور بەرهەمی دەوڵەتی مۆدرنە و بەرهەمی ئیتفاقی و استیڤالیا و بەرهەمی دەوڵەتی ماف و دەوڵەتی یاسایە. نە لە هەرێمی کوردستان دەوڵەتی ماف و دەوڵەتی یاسا هەیە، نە لە عێراقیشا بە هەمان شێوە. دەستور پاکێجێکە لەوەی کە مافە مەدەنی و یاسایەکان بە کۆی گشتی ئەپارێزێ. لە هەرێمی کوردستان گوتارێکەیە گوتارێکی زۆر پڕ ئیشکال و پڕ ئیزدیواجێتە. پێم خۆشە لەسەر ئەمە هەڵوێستێ پێم خۆشە مش لەسەرەوە پرسیار بکەم. مەسەلەن لە ماوەی ڕابردووە ئێمە هێزی کوردیەوە کە ئەو پەیمانی بەڕێسەدر بوو باسی ئەغلەبیە نیشتیمانی کراوە. ئێستا باسی تەوازن و شەراکە ئەکرێ. ئەنی ئەمە لە چەند ماوەیەکە لە سیاسەتە تەبیعیە بگۆڕێت تێڕوانینە بە تایبەتی بۆ کورد کە دۆخی لایەنە عێراقیەکان تقریبان بە کۆی گشتیان باسی ئەویان نەکرێ. ئەنوت ئێوە خۆتان بەشێک بوون لە دنیای دوای 2023 عێراقی دوای 2023 دەستورتان نووسیوێتەوە. پارتێکی سیاسی لە کوردستان کە وەک خۆدا ماژەت بۆ کرد، پارتی دیموکراتی کوردستان خۆی بەشدار بووە لە نووسینەوەی دەستورە، خۆی بەشدار بووە لە تێپەڕاندنی و دەنگدان بە دادگای یاسای دادگای باڵای فیدراڵی. هەر لە ماوەی ڕابردووە کە ئەو دادگایە نەتیجەی هەڵبژاردنەکانی قبول کردووە ئەو پارتە قبولی بوو. بەڵام ئێستا لە بڕیاری دادگاکە هجوومێکی و بڕیارەکە بە بڕیارێکی سیاسی ئەچوێنێ. ئەمە یەکێک بوو لەو تێبینی و سەرنجانەی کە تقریبان زۆربەی لایەنە سیاسەکانی عێراق هەیان بووە لەسەر و خیتابە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە. بەڵام من هەڵوێستەکەم لەسەر ئەوەیە کە ئەو گوتارە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە لە مەسلەی ئیدارەدانی مەلەفی نەوتە کارێکی کردووە یان گوتارێکە کە گوتارێکی کوردایەتیە و ئەوەی کە بەڕەحمەت بێکاک نەوشیروان پێوت فشای قەومی. فشای قەومی مەبەست لەوەیە کە تۆ گوتارێکی ناسۆنالیستیت هەیە. ئەم گوتارە ناسۆنالیستیە لەسەر کڕۆکی گوتارەکە لەسەر احترامگرتنی ئینسان و شکۆی ئینسان و گوتارێکی ژیان دۆستانە نییە. گوتارێکە کە تۆ وەکو قەڵغان بەکاری ئەهێنی کە لە ژێر سایی ئەو گوتارەیە تۆ توانیت ئیدارە بی بە نەبوونی شەفافێت و ناڕوونی و گەندەڵی و بەهەدەردانی داهاتی نەوت. ئەمە یەکێکە لەو ئیشکالەتانی لەم گوتارەیە هەیە. لە جێگایەک تۆ خۆت دەستورە ئەنووسیتەوە و ئاعتراف بە قەرارەکانی ئەو دادگای باڵا ناکەیت، نەتیجەی هەڵبژاردنەکان قبوڵەکەیت و قەرارەی دادگای باڵا لە ڕەفزە. لە هەرێمی کوردستان گفتوگویەکی ڕەش و سپی هەیە. کەمپێک یا گروپێک پێی وایە کە پێویستەکە هەرێمی کوردستان ئیداری مەلەفی نەوت بات بە هەموو لێڵی و تەرخی و کەموکوڕەکانی و بەو جۆرەی کە ئێستا گوزارێت کە ڕەنگە چەند کەسێکی کەم لە هەرێمی کوردستانە ئاگدار بن لەوەی کە داهاتی نەوت و وردەکاریەکانی مەلەفی نەوت چۆنە. کەمپێکی تر لە بەرامبەر وەکو ڕەتفعلی ئەمان ڕایان وایە کە هەموو دەسەڵاتەکان مەلەفی نەوت تەسلیمی بەغا بکەی بە هەموو جۆرێک. لەم نێوەندەیە ڕاستیەکە کامەیە؟
ڕاستەکە لای کامیانە لای کام کەم هەردوو کەمپەکە دوو کەمپی پەرگیرن لە نێوان ڕەش و سپیە ڕەنگی تر هەیە. گرفتەکە لەکوایە؟ گرفتەکە لەوایە کە لە هەرێمی کوردستان ئەم مەلەفە نابێت چیتر بەو ناشەفافی و ناڕوونیە ئیدارە بدرێت. ئەمە لایەنێکە کە نابێت مساومەی لەسەر بکرێ. بەڵام حەلی ئەمە ژەوە نییە بە کۆی ڕەهای مەلەفەکە تەسلیمی بەغا بکرێ. ڕێککەوتن لە ئێستاە چارەسەر باسیەوەت کرد، ینی ئەوەی کە پێڵێن پۆلیسی ڕکۆمەندیشن، ئەوەی کە چارەسەری ئەم دۆخێ. ڕێککەوتن لە بەغایە بۆ ئێستای کوردستان بە لە بەرچاوگرتنی باڵانسی هێز لە هەرێمی کوردستان. ئێستەش لێکەوتەکانی هەڵی ڕیفراندۆم بەردەوامە لەسەر هاوسەنگی هێز لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەسەر قوارەی هەرێمی کوردستان مەترسی جدی هەن، چ مەترسی وجودی و ئەگزیستەنشەڵ هەن و چ مەترسی درێژخایەن و ناوخۆیی هەن. ئەم مەترسیانە وەکو باسم کرد بەشێکە لەو درێژکراوەی ئەو ماوەی چەند ساڵی ڕابردووە. ئیدارەدانی ئەم مەلەفە لە ئێستاە لە ڕێگەی بەغاوە لە ڕێگەی ڕێککەوتن بۆ دەرچواندنی یاسای نەوت و غاز دەرچەیەکی گونجاوە بە جۆرێک کە گرنگی بدرێت بە هەرێمی کوردستان کە مەلەفی یاخود کاتێک کە تۆ ئەم مەلەفە لەگەڵ بەغایە ڕێیەکەویت بالمناسبە ئەو ئیتفاقیاتە یان ئەو ئۆفەر و ئەو تێگەیشتانەی کە لە ماوەی ڕابردووە لە بینی وەفدی هەرێمی کوردستان و عێراقا هەبوون خراپ نین. مەسەڵەن ئەوان باسییان کردووە کە ئەم مەلەفە ڕادستی ئێمە بکەن، ئێمە حەق لە نەوتەکان گەشە پێین، ئێمە هاوکارتانە بین لە دانەوەی قەرزەکانە و ئێمە هەوڵەیەین کە حسابێکی شەریکەیەکتان بۆ دروستەکەین، شەریکەکە بارەگای لە کوردستان بێ بە ناوی شەریکەی کۆمپانیای کوردستانەوە داهاتی نەوت بچێتە ئەوێ لە حاڵەتێکە ئەگەر داهاتی نەوت کەمتر بوو لەو ڕێژەی کە بۆ موچە بۆ خەڵک پێویستانە ئەو کات ئێمە تەمویلەکەین، ئەگەر زیاتریش بوو ئەچێتەوە ناو ئەگەر ئەمانە هیچی نەکرێت کاکستم ئەوەی تێگەیشتی ئەمە قەراری تازە ینی قەراری خێرا ئەدرێت بەرامبەر پرۆسی نەوت ئابووری هەرێمی کوردستان دارای هەرێمی کوردستان کەمە بۆ خەڵک زۆر گرنگە. ئەمە ئێمە لە بەردەم سناریۆیەکین کە وردە سەرەتاکانی دەست پێ کردووە. حکوومەتی عێراق ڕەنگە بە دوو ئاراستەیە کار کە ئاڕاستی یەکەم گرتنەبەری ڕێوشێنی نێودوڵەتیە دژ بە کۆمپانیا نێودوڵەتیەکان و دژ بە قوارەی هەرێمی کوردستان. لەمەیە ئێمە مەکانەتی هەرێمی کوردستان ڕەنگە زۆر بەهێز نەبێت، چونکە ئێستش لە یاسای نێودوڵەتی و پەیوەندی نێودوڵەتیەکانە دەوڵەت یەکەی پەیوەندی نێودوڵەتیەکانە نەن ستیت ئاکتەرەکان ئەکتەرە نادوڵەتیەکان لە بابەتی هەرێمی کوردستان ڕەنگە مەکانەتێکی قانونی بەهێزیان نەبێ. هەڵبەت من شارەزای قانونی دەستوری و قانونی نێودوڵەتی نیم، بەڵام من چەند سەرنجەوەکو ئەوەی کە باسم کرد. ئەمە لایەنێکیان لایەنێکی تریان مەسلەی بەکارهێنانی هێزە و هەڵکوتانە سەر وەگرتنی کێڵگەنەوتەکانە ئێستش لێرە و لێوێ مەسج ئەنێرێ بۆ ئاراستەیە لەمە شادیشلەیان هەیە مەسەل ئەوەی بیست بێت مەسلەی مەترسیە مەترسی بەکارهێنانی هێز ڕەنگە لایەن هەبێت لە عێراقا بیوێت دەست بۆ ئەو بژاردەیە بەرێ، بەڵام بیرمان نەچێت ئەمە پەیوەندی بە هاوکێشەیەکی هەرێمی و نێودوڵەتی شۆ هەیە کە ئایا لە ئێستاە هەنگاوی لەو جۆرە ئەندرێت یاخونە. بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە چ پەنابردنە بەردەم دادگا و چ بژاردەی هێز کارێکەکە کە هەرێمی کوردستان ڕەنگە زۆر بەباشی نەتوانێت لە بەردەمیا بۆستێ. بۆیە من جارێکی ترە گەڕێمەوە سەر ئەوە پێویستەکە لە هەرێمی کوردستان ئەو تەڵخیە و ئەو گوتارە کوردایەتیەی کە بە ناوی کوردایەتی و نیشتیمان پەروەریەوە بۆ قەڵغانکردن و داپۆشینی کەم و کوڕەکانی هەرێمی کوردستان بەکارهێنرێ، ئەمە پێویستی بە ڕەوینەوەی پێویستی بە گفتوگۆی ئازادە لەم بابەتە بیکەین بۆی تێگەیشتنێک دروست ببێت. تێگەیشتنەکە ژەوەیە کە لە ئێستاە بە لە بەرچاوگرتنی کە ئێمە بەشێک لە ڤاریبڵ و بەشێک لە گۆڕاوەکانمان لە بەرچاوگرت بە لە بەرچاوکردنی کۆی گۆڕاوەکان ڕەنگە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی لایەنی کەم بۆ بژانەوەی چەند ساڵێک بۆ بژانەوەی هەرێمی کوردستان بۆەوەی کە موچە لە کاتی خۆیان بدرێەوە خەڵک لەو ڕاوکەیە نەجاتی بێت کارێکی گرنگە بیرمان نەچێت کاکزانە هەموو پرۆژەیەکی نیشتیمان پەروەری و هەموو گوتارێکی ناسیۆنالیستی ئەگەر لەسەر پرۆژەیەکی ژیان دۆستی و لەسەر احترامگرتنی ماف دروست نەبێت پرۆژەیەکی بەتاڵە. یعنی تۆ گەر شەڕی هەرێمی کوردستان لە پێناو هەرێمی کوردستان بکەی شەڕێکی بەتاڵە. شەڕی هەرێمی کوردستان خاک و ئاو و ئاسمانی ئەبێ لە پێناو ئینسانی کووردا بکرێت بۆ مافەکانی ئینسانی کورد بکرێت بۆ ئەوێ کە ژیانێکی شایستەی بۆ دابین بکرێت، چونکە ئینسان مقدەسترین و گرنگترین کەرەستەی ناو ژیانی سیاسی، ینی تۆ هەموو سیاست و هەموو حکمڕانی لەبەر خاتری مافی ئینسان و لەبەر خاتری دروستکردنی ژیانێکی باش بۆ ئینسانەکرێت. ئەوەی یوڤال پێی ئەڵەیە کە ناسیۆنالیزم ئازاری نابێ، بەڵام ئینسانێک ئازاریە بێ. ئەم چەمکانە دروستکرا و دەستکردی خەیاڵدانی ئینسانە، چەمکێک نین لە ئەرزی واقعا بوونەوەرێکی هەستەوەر بێ بوونەوەرێک بێ کە ئازاری بێ، بەڵام ئینسانی کورد کاتێک بێ موچە بێ کاتێککە خزمەتگوزاری نابێ ئازاری ئەبێ. بۆیە ڕێککەوتن جارێک ترەگەڕێمەوە سەرەوە ڕەنگە لە نێوان ئەم ڕەش و سپیە ئەوە بێکە ڕێککەوتن لەگەڵ بەغایە بە مەرجێک کە گرنگی یاسایی بدرێت کە
دەست بۆ قوتی خەڵکی کوردستان نەبرێت لە ململانێ سیاسەکانە. جارێکی ترەگەڕێمەوە سەرەوە پرسیاری کە لە بەشێکی گفتوگۆکەیە کردی کە باسی گوتارە سیاسەکان نەکرد. حزبێکی سیاسی لە کوردستان بە هەموو کاتێک کە خۆی پێویستی بە ڕێکەوتن بێ لەگەڵ بەغا ڕێیەکە و ئامادەی هەموو ئیتیفاق و سازشێکە کاتێک ئەوانی تر ڕێیەکەون یاخود کاتێک کەسێکی تر خەڵکێکی تر داوای ئەوەکە قەراری دروست ئەوە بێ کە لەگەڵ بەغا ڕێ بکەین گوتاری تەخوین و تیرۆرکردنی کەسایەتی و گوتاری عێراقچێتی بەرامبەر ئەجوڵێنێ. ئێستا بینین بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای کەمپینی هەڵبژاردن و دوای دەرچوونی نەتیجەکانە لەگەڵ تەیاری سەدر و سونەکانە باسی مەسلەی حکومەتی زۆرینەی نیشتیمانیە کرد بەڵام ئێستا باسی تەوازون و تەوافق و شەراکەتەکەن ئەم دوو گوتارە زۆر دژبەیەکن و لە ماوەی چەند مانگێکە دوو گوتاری جیاوازە لە ئەرزی واقعە ئەخرێتە ڕوەدرێ بە خەڵکی کوردستان بۆیە پێویستە کات فشارەکان یاخود تێگەیشتەکان لە هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە بن کە ڕێکەوتن لەگەڵ بەغایە بەو شێوەیە بکرێت بە بژاردەیەکی سەرەکی بەبێ ئەوەی ترسمان لە تەخوینی یەکتری هەبێت. کاکستم بە گشتی دۆخی هەرێمی کوردستان لە ناو ململانەیە عراقێکە و بۆ ململانەی قلیمیەکە و بۆ ململانێ و دەوڵەتەکە ڕەنگە ئێمە پۆینتێکی بچووکتر بی لە ململانێ نێو دەوڵەتەکەیە لەکوێیە ئێستا بەڕاستی کە ئەڵێن مەترسی هەیە بەڕاستی کە ئەڵێن ڕەنگە تەحولاتێک ڕوودا کامەیە. وەکو باسم کرد بەشێکی لێکەوتەکانی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەن و ئەوانەی کە لە داهاتوو شایەن بەرهەمی وەکو باسم کرد بڕیاری نادروستی ڕیفراندۆمەکە بوو تەوقیتی هەڵبژاردننی بڕیاری ڕیفراندۆم هەڵبەت مەسلەی ڕیفراندۆم هیچ پەیوەندی بە ویست و نەویستنی دەوڵەتی کوردیەوە نییە هیچ هاوڵاتیەکی کورد ئینکاری لەبوونی ئەوە ناکە کە دەوڵەتی کوردی هەبێت بەڵام ئەو ڕیفراندۆمە بۆ ئەوە نەبوو کە دەوڵەتی کوردی دروستکرێ بە قەرەوەی بۆ کارتێک لە جێگایەکە جوڵێنرا ئێستش لێکەوتەکانی ئەو بڕیارە بەسەر هەرێمی کوردستان و ڕۆژانی داهاتووشەوە دەرەکەوێت لە ئێستاە ئەوەی پەیوەندی بە بەغا و عملی ینی بوونی کورد هەیە لە بەغا بەڕاستی دابەشبوونێکی ئەزگار گەورە تا ماوەی پێشووتریش هەبووە یەکێتی پارتی سەر بە دوو بەرەی جیاواز بوون و حزبەکانی تریش دابەش بوون لەو نێوەندەیە ئێمە ئەوەی کە چەند ساڵە داوایەکەین کە دەستەیەکی دانوستان بۆ بە نیشتیمانیکردنی پرۆسەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغا هەبێ ئێستش نییە ئەو دیدگا و ڕوئایی کە لە هەرێمی کوردستان بۆ مامەڵەکردن لەگەڵ حکومەتی ناوەند هەیە بەڕاستی ئەوەش ڕوئایەکە پڕکێشەیە لە هەر جێگایە کارێمی کوردستان بەهێزە بێ باڵانسی هێزی تۆزێک متمانی بەخۆیە بێت گوتاری دروستکردنی دەوڵەت بەرزەکاتەوە لە هەر کاتێکی شاکەلاوازە بێت گوتاری ڕێکەوتن و سازشکردن لەگەڵ بەغایە بەرزەکاتەوە ئەوەندەی مامەڵەکردن لەگەڵ تاکتیک و ڕۆژگارە ئەوەندە ڕوئایەکی استراتیژی نییە بۆ پاراستن و بەهێزکردنی هەرێمی کوردستان ئەوە لێگەڕێ لەوەی کە بەشێکی هەڕەشەکان کە لەسەر هەرێمی کوردستانن هەڕەشەی ناوەکین هەڕەشێن لە مەسلەی نەبوونی خزمەت گوزاری پێویست لە مەسلەی نەبوونی سەروەری یاسا لە نەبوونی دەساو دەستکردنی دەسەڵات لە نەبوونی ڕێزگرتن لە دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە تا ڕۆژانە کوشتن و هەوڵی تیرۆرکردنی خەڵکە بینین بەدایان جێگا بە دەیان شێواز بۆیە ئەوەی کە پێڵێن ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی ئابووری ئاسایشی خۆراک ئاسایشی ژینگە هەموو ئەمانە لە هەرێمی کوردستانە لە مەترسیان و لە ژێر هەڕەشەی جددیان ئەمە بەدەر لە دەوروبەرەکەەوە دەر لە ڕۆژهڵاتی لەو هاوکێشانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئێستا گوزارن بۆیە بەردەوام کەمینەکان لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لە ژێر مەترسیە ئەبن و لە ناو کەمینەکانی شایەکە نادەوڵەتەکان بە هەمان شێوە ئەوەی کە گرنگی پاراستنی قواری هەرێمی کوردستانەکە بە تەنها دەستور و بە تەنها هاوکێشە نێودەوڵەتەکان کافینین بەڵکو بەشێکی زۆری ئەم پاراستنە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە لە قاڵبدانێک ینی من ئەمەوەی مەبەستمە ئەنی خەڵک زۆر بە ڕاشکاوی پرسیاری بکەم خەڵک چاوەڕێەوە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسیەکە بێتەوە ئەو مەترسیە باسەکرێت لە کۆمەڵێک لاوە چیە ڕوون کراوەتەوە بە ڕێزیشت لە تەفاسیلی قسەکانە ئەوە ڕوون کردەوە بەڵام لە 2022 لانی کەم لە تشکیلی حکوومەتە لە گۆڕانی دۆخی سیاسی عراقە هەرێمی کوردستان زەربەیەک یان زەربەیەکی بەرەکەوێت بۆ خۆی بڕیاری دادگای باڵای فیدراڵی بۆ خۆی بڕیارێکی جەرەک بڕە و بڕیارێکە جدیە ڕەنگە لە ئێستاە بۆ تشکیلکردنی حکوومەت کە پێویستیان بەلایەنە کوردیەکان بێ بۆ ساڵێک دوان باسی کۆی پرۆسی سیاسی باسی قەیرانەکانی شت کرد بەداخەوە نماوەی ڕابردووە بە تایبەتی لە ساڵی ڕابردووە کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستان سەفەری دەرەوە وڵاتیان کرد بەشێکیان بەداخێکی قوڵەوە لە ئاوەکانە خنکان ئێستا ئەچینە لای پەیامنێرمان هەیە من لە شارباژێر بێکەوە بینەرە بیم بزانین تەرمیەکێک لەو قوربانیانە
بە خاکە سپێرێ هێمە سڵاو لێبێت تۆ لەکوێیت و ئەو کەسە چەند کەسن کە بە خاکە سپێرێن و لەکوێ بوونەتە قوربانی لە ئاوا خنکاون تەفاسیل بۆ ئێمە و بینەران بخەیتەوە. بەڵێ هێمن گوێ لە دەنجی منە هێمن کەمال سڵاو لێبێ بەڵێ وەکو باسم لێەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە کۆتایەکانی ساڵی ڕابردوودا ژمارێکی زۆر لە وڵاتیانی هەرێمی کوردستان بە مەبەستی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا و تەنانەت وڵاتی بەریتانیا بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستەتر لەوەی لە هەرێمی کوردستان هەیەە ڕۆیان کردوتە ڕێگەی قاچاق بۆی بگەنە وڵاتانی تر یان وڵاتی دووەم داخۆ بەشێکی زۆر لەوانە بوونەتە یان بەشێک لەوانە بوونەتە قوربانی تازات تەرمی بەشێکیان ئەدۆزرێتەوە و بەداخەوە ئەگەڕێنەوە باوەشی نیشتیمان. هاوکارمان هێمن کەمال لە شار باژێر لە یاخ بە خاک سپارتنی یەکێک لەو قوربانیانە ئامادەیە. هێمن سڵاو لێ بێگەر گوێ لە دەنجی من بێ هێمن دیارە دەنجی من ناگات هێمن بەداخەوە کە کاکستان ببوورە قەتعام کردیت ینی مەبەستەکەی من لێرە ئەوەیە ینی خەڵک چاوەڕوانی ئەوەیە لە بواری نەوتیەکە و لە بوارە سەربازیەکە و تەنانەت لە بوارە سیاسەکە هەرێمی کوردستان لە قاڵە بترێت ئەمە ڕوئەدات یاخۆت پەیوەندی بە تەکتیکی سیاسی و جم و جۆڵەکانی هەرێمی کوردستانەوە هەیە. سەرەتا ڕۆحی ئەو کۆچ کردووە شاد بێ وەکو خۆت باست کرد ئەوە بەشێکە لە لێکەوتەکانی ئەو گفتوگۆیی کە باسمان کرد بەکێکە لەو لێکتەوتانەی کە هاوڵاتی کورد و حکومڕایەنیەکی دروستی سەرکەوتومان لە چەند ساڵی ڕابردووە پێشکەش نەکردووە کە ئینسانی کورد هەست بکات لە ماڵی خۆیەتی لە کوردستان و ئێرە و ئایندەی لە هەرێمی کوردستانە ببینێ بەداخەوە کۆچکردن بەشێکی زۆری لە ناو گەنجانە دیاردەیە کە بەشێکی زۆری لە ناو گەنجانە زیاترە بینرێت تەنانەت بەشێک لەوانەی کە لە زانکۆکانە یەکەمە بنوە لە پێشەوەی دەرچوانە ئەبن بۆ ئەوانیش بە هەمان شێوە ئایندەی خۆیان لە هەرێمی کوردستان تەڵخوڵێ لە بینن ئەوانە ئەو مەسەجە گرنگانن کە پێویستەکە حکومڕانی هەرێمی کوردستانی لە دەور دروست بکرێت ینی ژیانێکی باشتر بۆ ئینسانی کورد ئەبێت جەوهەری حکومڕانی بێ بێمەوە سەر پرسیارەکەی تۆ وەکو باسم کرد ئەو بڕیاریکە لە دادگای باڵای فیدراڵی درراوە بڕیارێکە بڕیارێکی جدیە وەگەڕانەوەی بۆ نییە و بڕیارێکە پشتگیری شتێکم بڕیارە لانی کەم سستەکات ئەیوەستێنێت تەخیریەکە ماماتەڵی پێەکە وەکو باسم کرد ڕەنگە لە چەند ساڵی بۆ ساڵێک دوای داهاتوو بەڵێ بۆ ماوە کورد ڕەنگە بۆ ماوە کورد هەتاوەکو پێکەنانی حکوومەت پێویستیان بەلایەنە کوردەکان هەبێ بەڵام ڕەنگە دواتر ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە قسە و باسیش لەوە هەیە کە ڕەنگە چەند بڕیارێکی تریش بۆ پوختکردنەوە و بچووکردنەوەی هەرێمی کوردستان بەڕێگەوە بێ لەوەی مەسلەی کەمکردنەوە و یان بچووکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە پەیوەندی دەرەکی لە مەسلەی بوونی هێزی چەکدارە و لە کۆمەڵێک لایەنی ترە وەکو باسم کرد ئەوە زنجیرەیەک لە ڕووداون کە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە ئەنجامدانی ڕیفراندۆمەوە هەیە بۆیە بگەڕێمەوە سەر پرسیارەکەی تۆ چارەسەر ڕەنگە بەشێکی کەمی لە بەغابێت بۆ مەسلەی حکومڕانی بەشێکی زۆری لە ناوخۆی خۆتایە کە پێویستە بە چاکسازی و پێویستە بە دروستکردنی مؤسساتی بەهێزەیە و پێویستە بۆیە کە حکومڕانیەک دروست بکەیت کۆمەڵێک دام و دەستگا دروست بکەیت لە ڕۆژهەڵاتی لە هەرێما کە بتوانێت لایەنی کەمی پێداویستەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکات لە ناو ئەدەبیاتی سیاسیە ئێستا گفتوگۆیەکەیە کە لە دوای بەهاری عەرەبی جۆرێک لە خوێندنەوەی جیاواز بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ئەو هاوکێشانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت خوێندنەوەکەش بەم جۆرەیە ئەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست محکومە لە بینی دوو بەرداشە بەرداشێکیان ستەمکاری و سیستمی ستەمکاریە لە ناوچەکەیە کە وەکو لە سووریا بینیمان لە میسر بینیمان لە لیبیا و یەمەن ئەیبینی بەرداشی دوو هەمیان فەوزا و شەڕ و شۆڕێکی تەواو پشێوەیەکی زۆرە کە ئیتر دەوڵەت لە بەریەک فەرموو بچۆرە لای ئەو پرسە چونکە پرسێکی گرنگە وەکو باسمان کرد هێمن لە شوێنی بە خاکسپارنیەکێک لە قوربانیەکانی ڕێگەی کۆچ ئامادە هێمن سڵاو لێبێ ئەو کەسێک کە ئێستا تەرمەکەی بە خاکە سپێرەکەی سەفەری کردو کەی بۆ بە قوربانی و چەند کەسن بەڕاستی ئەمڕۆ تەرمی سێ کەس گەڕێنراوەتەوە چەند کەس دێنرێتەوە گۆڕستانە
بەڵێ زانە دیارەمە ئێستا لە ناحەی گاپیڵۆنین ئەوەی کە هەیە لە ئێستادا تەرمی سەمیرە عومەر گەشۆتە سەمیرە عوسمان ببوورە گەشۆتە گۆڕستانی گاپیڵۆن کە لێرە مەڕاستی ماینەکانی بۆ ئەنجامدرا هەر لێرە نوێژ لەسەر تەرمەکەی کرا ئەویش دوای ئەوەی کە ئەمڕۆ نزیکە لە دوای کاتژمێر چوارەوە تەرمی هەریەک لە ئەمیرە عوسمان و هاوکات هەناسە هەژار محەممەد و ڕێژوار ڕێبوار عەبدوڵڵا کە ئەم ڕێژوار و هەناسە دوو منداڵی شاری کۆیە بوون لەوێ بە خاک سپێنرا لە ئێساشدا تەرمی سەمیرە گەشتە ناحەی گاپیڵۆن دیارە ئێستا مەڕاستی ماینەکانی بۆ ئەنجام دراوە لە ئێسادا بە خاک دەست پێ درێت ئەوەی کە هەیە لە کاتژمێر چوارەوە تەرمەکەی بەڕێ کەوتووە بەرەو ئێرە یاخود بڵێن توانین نزیکەی کاتژمێر چوار بۆ پێنج تەرمەکەی هاتێرە لە ئێسادا بە خاک سپێنراوە دیارە سەمیرە عومەر خوا لێ خۆش بوو لەگەڵ هاوسەرەکەی هاوکات دوو منداڵی دیکەی لە 21 دوانزەی 2021 سەفەری هەندەرانیان کرد بەڵام بەداخەوە یەختەکەیان لە دوورگەی سانتۆرینۆی یۆنان ژێر ئاو دەکەوێت ئەوەی کە دەوترێت لەو یەختەدا نزیکەی 70 کەس هەبووە کە تا ئێستا بە پێ و زانیاریانەی هەیە دەوترێت تەرمی 13 کەسیان دۆزراوەتەوە هەر لەو سادەدا کە و تەرمە بڵین ببوورن ئەو یەختە ژێر ئاو دەکەوێت تەرمی 3 کەس دەدۆزرێتەوە هاوکان نزیکەی 12 کەسیش ڕزگاریان دەبێت ئەوانەی دیکەی بێسەر و شوێن دەبن تا ئێستا تەرمی 13 کەس دۆزراوەتەوە بەو تەرمانەی کە ئەمڕۆ کە 3 تەرمن واتە بەکۆی گشتی بە پێ و زانیاریانەی هەیە کە دەوترێت 13 کەسیان دۆزراوەتەوە لە ماوەکانی ڕابردووشدا هاوکات تەرمی 5 کەسی دیکەیان گەڕێنرایەوە لە ئێستادا ئەوەی کە هەیە سەمیرە کە ئەمڕۆ بە خاک دەست پێدرێت هاوکات هاوسەر و دوو منداڵەکەشی ماوە تا ئێساوەی پێ و زانیارانەی کە تا ئێستا تەرمەکانیان نەدۆزراوەتەوە بۆ یەکە سوکارەکانی خوازیاری ئەوەن کە تەرمی ئەوانیش بگەڕێتەوە بۆ زێدی خۆیان دیار ئەوەی کە دەوتێ ئەو دوو منداڵیان نەخۆش بووە ئەو کات کە ئەمە سەفەریان کردووە بۆ وڵاتی دەرەوە ویسیانە بەڕێگەی نایاسایی سەر سەفەری ئەوروپا بکەن بەڵام بەداخەوە مەرگ ڕێگەیان ناخۆش شەپۆلەکان دەبێت هۆکاری ئەوەی کە یەختەکەیان ژێر ئاو بکوێت هەر بەو هۆیە و دوو منداڵەکەشیان گیان لەدەست کە مەبەستی سەردانەکان و مەبەستی کۆچەکەیان ئەوە بۆ کە بتوانن لە ئەوروپا چارەسەری تەندروستی بۆ منداڵەکانیان بکەن کە وی کە دەوتێن ناساغ و یاخود تەندروستیان جێگیر نەبووە هاوکات هەر ئەم خانەوادەیە کە لە دانیشتووی ناحەی بازیانن دیارە سەمیرەخان خۆی خەڵکی ناحەی گاپیڵۆنە بۆیە تەرمەکان هێناوەتەوە بۆ ئێرە لێرە بە خاچی دەستپێرن ئەوەی کە لە وێنەکانە دیارە ژمارەی زۆر لە هاوڵاتیانی ناحەکە هاوکات ژمارێکی زۆر لە بەرپرسانی ناوچەکە یاخو خەزای شار باژێر هاوکات لە ناوچەکانی دەرەوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی نزیکەوە بەشدا بنیان خودت هاوخەمی خۆیان بۆ کەسوکاری ئەم قوربانیانە دەرببڕن کە بەداخەوە مەکارە ساتێکی دڵتەزیێنە هاوکات ئەوەی کە فیدراسیۆنی پەنابەرانج ڕایانگەیاندووە هەوڵەکانی ئەوانیش بەردەوامی هەیە بۆ گەڕان بە دوای کەسوکاری یاخود ئەو مردوانیت یاخود ئەو کۆچبەرانەی دیکە کە تا ئێسا بێ سەر و شوێنە دیارە منە بچمە لای بەڕێوەبەری ناحەی گاپیڵۆنە گەر هاوکارم کاکامران ئەزیێت کێشی بیتە ئێرەوە وەک ئەزانین ئەمە بەداخەوە ڕووداوێکی کارە ساتبار بوو کە لە مانگی 12دا ڕوویدا چیتان هەیە بەگشتی بۆ ئەم ڕووداوە هاوکات چی هەوڵێک هەیە بۆ دۆزینەوەی تەرمی ئەو سێ کەسەی دیکەش کە ژێر ئاڵماتێکتان هەیە هیچ سۆراغێکی ئەوانیشەیە یاخود چۆن بەگشت وڵا بەناوی خۆمان و بەڕێوەبەرایەتی ناحیەکەمانەوە پرسە سەرخۆش خۆمان ئاڕاستەی ئەم بنەماڵە بەڕێزە دەکەین هیوادارین خۆی گەورە سەبووری و ئارامی بە دڵ و دەروونیان ببەخشێت بەڵێ ئەم قوربانیەکێکە لەو قوربانیانەی کە لە شەوی 21 لەسەر 22 دوانزەی 2021 لە کەناراوەکانی یۆنان یەختەکەیان نقم بووە ئەمە خۆی و دوو مناڵی و هاوسەرەکەشێتی تەنها تەرمی ئەم ناسینەوەی بۆ کراوە دوای ئەوەی کە سەمپڵی خوێن لە کەس و کارەکەی وەرگیراوە لە ڕێی سەفارەت و علاقاتی حکوومەتی هەرێمەوە نەدراوە بۆ حکوومەتی یۆنانی و لەوێ ناسینەوە بە تەرمەکە کراوە ئەوانە دیارە گەڕان و پشکنین بەردەوامە لە کەناراوەکانی یۆنان بەڵام تا ئێستا ئەو تەرمانی کە ناسینەوەیان بۆ کرابێت هەر ئەمە دۆزراوەتەوە ئەوانێت تر تا ئێستا بێسەر و شوێنن هیچ سۆراخێکی ترمان نییە نەخێر نەوەڵا بەداخەوە بەڵێ لە ڕێگەی علاقاتی حکوومەتی هەرێمەوە ئەوانە کراوە ئەو هەوڵانە هەیە بۆ کە لە ئەگەری دۆزینەوە و ناسینەوەی تەرمەکاندا بتوانین ئەو تەرمانە بگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان سپاس بۆ ئێوە بەڵێزان ئەگەر هاوکارم زیاتر لەگەڵ ما بێت وێنەکانت بۆ بگوازێتەوە
دیارە لە ئێستادەوە گاماژەم پێ کرد تەرمەکەی بە خاک دەست پێدرێت ئەو کات ئەوەی کە هەبووە یاخودەوەی کە ڕاگەندران نزیکەی 16 بۆ 7 ڕۆژ دەبێت کە ئەوە ڕاگەندرا کە تەرمی 3 کەس لەو کۆچبەرانەی کە لە 22 دوانزەی ساڵی ڕابردوودا لە کەناراوەکانی دوورگەی یۆناان ژێر ئاوکەوتوەرە و کاتە ڕاگەندرا کە تەرمی 3 کەسیان دۆزراوەوە کە وەک ئاماژەمە پێکرد منداڵێکی تەمەەن 9 مانگ هاوکە ببوورن 9 ساڵ هاوکە لەگەڵ منداڵێکی دیکەی تەمەەن 6 ساڵ بوو لەگەڵ سەمیرای خوالێ خۆش بوو کە ئەمان سەمیرەخان بێگومان ئەو تەمەنی 31 ساڵ بووە خاوەنی 2 منداڵ بوو یاخود دایکی 2 منداڵ بوو بەداخۆ لەم ڕووداوەدا هەرس ئەو خانەوادەیەت یا چوناخود بەپێ و زانیارانەی کە یەکەوەی کە لەو یەختەدا بۆ کۆی گشتی ئەو کەسانەی لەوێدا بوون زۆربیان خێزاندار بوون یاخود واتە کەسانی زوردی کەمتر تێدا بووە هاوکات ژمارێکی زۆر لە چەند کەسێکیشی هاوڵاتی عەرەب و ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق بۆ دیارەوە بەسی سەفەرکردن ڕویان لە وڵاتانی ئەوروپا و پاکدۆ بەداخەوە کۆچی نایاساییان هەڵبژات کە لەم ڕووداوەدا بوونە قوربانی ئەگەر لای چەند کەسێکی دیکە کار هاوکارم بەڵێ هێمن چکە خانەوادەکان ئەوان لە پێش ئۆنزانە من ئەمیست ئەوان وەرگرم بەڵام بەداخەوە بەوەی قەرەباڵغی شوێنەکۆ ناتوانم نزیک بمەوە لیان بەڵام بە کۆی گشتی ئەوەی کە هەیە داواکاری ئەوان ئەوەیە کە ئەوە ئەخوازن کە تەرمی ئەو سێ کەسەی دیکەشیان بۆ بگەڕێتەوە بۆی بەشێک لەو خەم و ئازاری کە هەیەە کەم ببێتەوە کە بەداخەوە لەو ڕووداوەدا کە بوونە قوربانی دیارە لێرە ئەوەی کە هەیە تەرمەکەی بە خاک دەست پێ بەڵێ هێمن زانا من هەوڵما بچێ بەڵام وەک ئاماژەم پێک لێرە ژمارەی زۆر لە هاوڵاتیان هەن دەیانەوێت بە بەشداریکردنیان لەم مەراسیمی ناشنەدا بەشێک لە خەم و ئازاری ئەم خانەوادە بە ڕێزە کەمکەنەوە هاوخەمی خۆیان بۆ دەربڕن هەر چۆنێک بێت چۆنەڵی بتوانن بەشێک لە ئازارەکانیان بەداخەوە ڕووداوێکی کارە ساتبارە بەداخشەوە هەر لە ماوەکانی ڕابردووە تا یاساوی کە دەوترێت چەندین تەرمی دیکەشەیە بێت لەمان یاخود ئەم یەختەیەمان چەندی کەسی دیکەشەیە تا یاسا تەرمەکانیان نەدۆزراوەوە بەڵام وەک فیدراسیۆنی پەنابەران ڕایانگەاندووە هەوڵەکانی ئەوان بەردەوامی هەیە جگەل لەو یەختەی کە لە 22 دوانزە ژێر ئاو کەوتۆ بۆ ئەو کەسانەی دیکەش کە پێش ئەوەش وەگە ئەوەی کە هەیە لە ماوەکانی ڕابردووە لە ساڵەکانی ڕابردوودا ژمارەی زۆر لە هەوڵاتی دیکە بە هەمان شێوە لە دوورگەکانی یۆناان ژێر ئاو کەوتون تا یاسا تەرمەکانیان بێسەرشێن بەڵام بەکۆی گشتی ئەوەی کە پشتی DNA بەشێکی زۆر لە کەسوکاری ئەو قوربانیانە ڕەوانەی وڵاتانی دەرەوە کراوە هەر لە ڕێگەی پەیوەندیەکانی حکومەت هێرمی کوردستان و هاوکات فیدراسیۆنی پەنابەرانەوە کە بە هەموو لایەک هەموو هەوڵێک دەدەن ئەو کەسانی یاخود ئەو خانەوادانەی کە ڕۆڵەکانیان دیار نەماوە یاخود ژێر ئاو کەوتۆ بتوان هەچۆنە بێت سۆراغی بکەنەوە بتوانن تەرمەکانیان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆیە بە کۆی گشتی زاناوەی کوی زانیاریەکان بوو کە ناحەی گاپیڵۆن هاوکات سەبارەت بوو تەرمانەی دیکەش کە گاماژەمان پێکرد کە بەشێکی زۆریان تا یاسا نەگەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان خۆت بەشێکی دیکەیان تا ئێساش بێسەر و شوێنن کە بەداخەوە هیچ سۆراغێکیان نییە بۆیە کە سوکاری و قوربانیانە هیواخوازن کە تەرمی ڕۆڵەکانیان بگەڕێتەوە بۆ زێدی خۆیان بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بەشێک لەو خەمەڵی کە هەیەە ساڕێژ بێت. بەڵێ هێمن سوپاس بۆ تۆ ڕۆحی کۆچکردو و هەموو ئەوانەی کە بوونەتە قوربانی شاد بێت هەڵبەتە ئەمە وێڕایەوەی کە هاوخەمی و بەشداری خەمی دەستگای میدیایی کورساتە بۆ بنەماڵی کۆچکردو نیشاندانی ئەو پەیامەشە کە لە ڕووی مێدیایەوە کە پێویستە چارەسەری هەموو ئەو کێشە و گرفتانە بکرێ و خەڵک ئاسایش و ئارامی و ژیانی بۆ دابین بکرێت بۆ ئەوەی ڕووداوی تراژیدی لەم شێوەیە نبینین. کاکستەم ببوورە کاتی بەڕێستماندا بۆ بابەتە بەڵام ئەمە پرسێکی گشتیە کە ئەسەفێکە لەسەر دڵی هەر هەمومان و بەکەم و زۆر هەریەکەمان بەشدارین لەو خەمەقوڵە بنەمەوێت لە دوجارە ئەمە ببەستینەوە بە دواسەرنجی بەڕێستان لەسەر کۆی پرۆسی سیاسی هەم سیاست لە هەرێمی کوردستانەوە بۆ عێراقش هەستەکەم باشترین دەر کە کۆتایی پێبێنین بەرنامەکە و لەسەر ئەو تراژیدیاژە و دەڕێی شێرکۆی مەزنەکە لە دێڕێکە لە چەند دێڕێکە تعبیرێکی زۆر ورد و تعبیرێکی زۆر وردەکە بۆ وەڵامی پرسیارەکەت کاڵێ من چی مەویست لە نیشتیمان جگە لە باوەشێک ئارامی و سەقفێک و پارویەک نان و ئەو نەیدامێ بەڕاستی بەشێک لە واقعی ژیانی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە خەڵکانێک بۆ ژیانێکی باشتر کۆچەکەن و لە ئاوەکانی دەوروبەرمانە ئەخینکێن و بەو جۆرە تراژیدیایە دواترە هێنرێنەوە هەرێمی کوردستان زۆر بەدواخەوە هەستەکەم ئەوەی پێویستە
لە کوردستانە بکرێتەوەیە کە ئەو دێڕە و جەوهری ئەو دێڕەی شێرکۆ تەفسیر کرێ بۆ ناو عملی سیاسی کە نیشتیمان جێگایەک بێ کە سەقفێکی ئارامی و باوەشێکی دڵنیایی و پارویەکدان ببەخشێ بە هاوڵاتیەکانی. زۆر سپاس بۆ کابل مامۆستای زانکۆ ئەو کات ئەندامی تفاتی نیشتیمانی نوۆی گۆڕان سپاس بۆ بەڕێستان کاستم بەیوان کە گفتوگویەکی گەنجانەمان لەمەڕ کێشەکان کرد بێت. سپاس. بینێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان.